پرۆژە یاسایی لێبوردنی گشتی لە هەرێمی کوردستان گفتوگۆ و ڕای جیاوازی زۆری بەدوای خۆی داهێناوە. داواکاری گشتیش با پێویستی دەزانێت پێداچوونەوە بەو پرۆژەیە بکرێتن و لەلایەنی کەسانی شارەزاوە دەوڵەمەند بکرێت، چونکە بەشێکی زۆری ڕاگیراوان و زیندانیان لە چاوەڕوانی دەرکردنی ئەو یاسایەدان بەمەرجێک کاریگەری لەسەر کۆمەلگانە بێت. هەدەف و ئامانج لە سزادان ئەوە نییە کە ئیهانەکردنی کەسێک بیتن یانیش والێ بکەیت بیچەوسێنیەوە، نەخێر بۆ ئەوەی هەست بەوە بکات کە سەرپێچی یاسایەکی کردیە، سەرپێچی یان مافی کەسێکی خۆدان مافی گشتی پێشێل کردووە کە هەستی بەوە کرد ئەبید مەجالێکی تر پێ بدرێت جارێکی تر بگەڕێتەوە ناو کۆمەلگا ڕۆڵێکی تری ئیجابی ببینیتن و ئەم یاسای ئێستاشی ئەم ڕەشنووسە پێویستی بە پێداچوونەوەیەکی ورد هەیە، چونکە کەم و کورتی تێدا هەیە، زۆر بە شێوازێکی سادە نووسرا کە پێویستی بە شێوازێکی تری تۆکمەتر هەیە. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەت هەرێمی کوردستان دەرکردنی یاسای لێبوردنی گشتی بە هەنگاوێکی گرنگ دەزانێت بۆ جێڕانەوەی ئەو کەسانەی کە پێشووتر بە هۆکارە جیاجیەکان سزادراون. بەڕێوەبەری گشتی چاکسازی و کۆمەڵایەتیش دەڵێت ئامانج لەم پرۆژە یاسایە بۆ دروستکردنەوەی جارێکی تری کەسایەتی ئەوان هەیە کە ساڵانێکی زۆرە لە زیندانەکاندان. وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئێمە پشتیوانی ئەو پرۆژەیە ئەکەین، پرۆژە لێبوردنی گشتی بۆ ئەوەی بتواندرێت ئەو کەسانی کە ماوەیەکی زۆرە لە کەسوکاران دوورن یاخود حاڵەتێکی تایبەتیان هەیە لە ڕوودەرونیەوە بۆ ئەوەی زیاتر ئاسوودە ببن و بتوان لەگەڵ کۆمەلگا تێکەڵ ببنەوە. ئێمە پشتیوانی ئەو لێبوردن گشتەکەن بەمەرجێک لە قازانجی کۆمەلگای کوردەواری بیخەتە نەبێ لەسەر کۆمەلگای کوردەواری ئەو کەسانی کە لێبوردنەکە ئەیانگرێتەوە یاخود ئەو مادانە کاریگەری سلبیانی بێ لەسەر کۆمەلگا. باگوێرەی ئامارەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەت هەرێمی کوردستان 260 دۆسیە لە سێدارەدان لە زیندانەکان بوونیان هەیە کە ساڵانێکی زۆرە بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرچووە، بەڵام جێبەجێ نەکراوە لەگەڵ ڕاگیران و زیندانیکردنی ژمارەیەکی زۆری تاوانباران و گومان لێکراوان. ئاماژە بۆ ئەوش دەکەن لە ئەگەری جێبەجێکردنی یاسای لێبوردنی گشتی ژمارەیەکی زۆری زیندانیان و ڕاگیراوان سوودمەند دەبن، بەتایبەت ئەوانەی کە پێشووتر کێشە و گرفتی ڕووداوەکانیان نەماوە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.